وەکی ئەفکارە من دیۆنێژی گوتی ئەڤە حاڵەتێکی ئاسایی هەر سەرتاسەری جیهانی هەیە زۆرێکی دیری ماڵا خودکەون حتما دیترسەک بۆ ناچێ بێت بەس چاوە لێرە بینن حەش خواندنێ بکەن و حەشڕێک کۆ بەرە زانست و قوتابخانەیە بکەن ئەم دێ تایبەتیش عالیە دەرونیڤە بەحەس بکەین ji بووی دایک و باباژی گرنگە ئەوان خاڵا بزانن و ji بووی مامۆستاژی بەس خاڵە سەرەکە قوتابیەکی زارۆک و تازە چتە قوتابخانەی ji ber hindê jî hema Evrûkê du mêvan hene nava studiyê da Mamosta Hesen İbrahîm malîkarê çareserkarê derûnî Hesen tu gelek re bixêratî û zarokeka geleka can Jîna Fîroz bixêratî Siheta te باش Cawanî Tu Evrûkê çi qutabxanî Pûla êkê saet çend tu çi qutabxanê زیدنو بابا Zîdê nivî û dî zî rabî Evrûkê we çi kir qutabxanê ما انگلیزی خوان Ya İngilîzî tu fêrî çi bî بینم Hemî tişta rojayekî da ne hemsajî jîna hindek tişta ABC'ya ka bêje ABC'ya A B C D E F G H I J K علامة Ay sehet xweş ka destê xwe Evrûkê çawa derbas bî tu tirsayê an ne لا Evet قلت أسنوش ما بدك بابا المنديل وقلت هذا قلت أسنوش ها yani te gudil min qutabxanî te gud esna çima mal Wallah afiye قلت هذا بابا خو قرنا في ملاص أزيرف Babet te mobil berdergî Ane Gute te were biçîna mal te gotî here mal ji ber çi te hes kir hel qutabxanê bî Xweş bî خۆشە jî xwar هاوڕێی هەیە لەوێ مامۆستاکانی خۆشەوێ وانە دایک و باوکت باش تۆیان حازر کردووە بۆ مەکتەب û cilkê te Evrûkê çawa bîn çi reng bîn cilkê te jîna ما صار قلت تبع ما يدري إجابة الكنك yani gute te van cilkonekê cilkekî dî Ê baş e sibahî paşînkê bi cilkê qutabxaneyê re Mamosta Nibûne çi zwan e baş e dilî xweş bû li qutabxane belam rengê hemûyan we nebin Giryan heye dil rawkê heye tirs heye بەدڵنیاییەوە li ser astî cihan ew navekî zanistî mesela li rûyê derûnê we ştêk heye ew çi pê dalê بەڵێ شەوتان باش پیرۆزبایی ساڵی نوێی خوێندن لە هەموو خێزان و هەموو خوێندکارەکانەکەم طبعا بابەتی ترسان لە مەکتەب بابەتێکی جیهانیە یاخود دڵڕاوچێ لە مەکتەب بابەتێک نییە تەنها ئەوەی کە تۆ لە کوردستانی بینین چەند مناڵێک هەیە چەند عایلەکە کە ئێستا جوان لە ئێمەیە ئەم گرفتیان هەبێ بابەتێکە عالەمیە و نەخۆشی هەیە و گرفتیشی هەیە نەخۆشی هەیە دەرمان هەیە بۆی بەڵێ بەدڵنیاییەوە دەرمان هەیە بۆی چارەسەری هەیە وەکو هەر نەخۆشیێکی دەرونی ناسێنراوە کە پێی وترێن سکول فۆبیا یاخود سکول ئەنگزایەتی دیسئۆردەر لە قوتابخانەیە ترس لە قوتابخانە یاخود دڵڕاوچێ لە قوتابخانە بەڵام من محاولە ناکەم زۆر باسی نەخۆشیەکە بکەم باسی ئەو حاڵەتانە ئەکەم کە لە ساڵی نوێی خوێندن زیاتر عایلەکان ڕوبەڕووی ئەبنەوە بۆ ئەو شتە هەیە یعنی بوو منداڵ تووشی ئەو دڵە ڕاوچێ دەبێت ترس لە قوتابخانە بەڵێ خۆی دڵڕاوچێ لە قوتابخانە یاخود ترس لە خوێندن لە چوون بۆ ژینگەیەکی تازە بریتە لەو ئسترس و لەو فشارە دەرونیە کە بۆ مناڵەکە دروستە بێت بەهۆی ڕوبەڕووبوونەوەی بە ژینگەیەکی تازە بەهۆی ئەو ئەرکانی کە لە مەکتەب پێی ئەدرێت بەهۆی ئەو با بڵێن ئەو ژینگە تازەی کە ئەچێتە ناوی کۆمەڵی دەموچاوی تازەیە مامۆستای تازەیە لەوانەیە هەموو ئەمە وەکو پێناسەیەک بۆ با بڵێن دڵڕاوچەی قوتابخانە تۆ باسیەوەکەی هۆکار چییە؟ عادەتەن کۆمەڵێک هۆکار هەیە بۆ ئەوەی مناڵ تووشی دڵڕاوچەی خوێندن یاخود چوون بۆ قوتابخانە ببێت ئەمە کە پێشەوەی بستە قوتابخانەیان کە دەستیان پێ بەڵێم دوو هۆکار هەیە ڕئیسی هۆکاری بۆ ماوەی جەنتیک هۆکاری ژینگەی هۆکاری بۆ ماوەی عادەتەن لە خێزانەکانەوە ئەمێنێتەوە پەیوەندی بە کەسایەتی و دروستبوونی کەسایەتی ئینسانەوە هەیە کە تۆ چۆن ئەم مناڵە دروست کردووە لە بنەڕەتەوە هێناوتە با بڵێن ئایا باوانی چۆن بووینە دایک و باوکی ئاستی متمانە و سیقە بەخۆبوونیان چۆن بووە خۆی ئێستا چۆنن لە ژیانیاندا ئەمە وەکو بۆ ماوەی تەسیری هەیە بەڵام بەشە ڕئیسیەکەی هۆکارەکەی ئەکەوێتەوە سەر ژینگە باشە
بەخێوکردن باشە تۆ چۆن ئەم مناڵات دروست کردووە و گەورەت کردووە هۆکارێکی تر ئەوەیە کە عادەتەن زۆربەی دایک و باوکەکان ئێمە ئیمکانەتی ئەویان مناڵ بخەنە باخچەی ساوایانەوە پێش مەکتەب کەمە مەرحەلەیەکە ترس و سترێسیان ئەشکێت باشتر وایە ئێمە باڵی ناڵێن ئەبێ هەموو مناڵێک چووکە هەموو دایک و باوکێک ئیمکانەتی ئەوەی نییە بەڵام ئەمە یەکێک بەڵام دەتوانن حازری کەم پێشەوەی بستە قوتابخانە بڵنیایەوە اینجا هۆکاری تری با بڵێن دڵڕاوکەی قوتابخانە ئەوەیە کە ئەم مناڵە بەڕاستی پێشتر لەلایەن دایک و باوکیەوە تۆزی ژینگەیەکی داخراوی بۆ دروستکراوە باشە ئەم مناڵە زۆر تێکەڵی مناڵی تر نەبووە زۆر تێکەڵی با بڵێن دەموچاوی تازە نەبووە زیاتر لە ناو خوشکوبرای خۆی لە ناو نیتاقێکی خێزانی سوڕاوەتەوە ئەمە با بڵێن وەکو هۆکاری دڵڕاوچەی قوتابخانە منداڵ چووە قوتابخانە و هاتەوە چون دایک و باو بزانن کە ئەو منداڵە ترسی لە خوێندن و لە قوتابخانە هەیە چونش بزانن ئەو مشکلەی نییە یعنی نیشانەکانی چین کە بۆی دایک و باوکەکان بزانن زوو چارەسەریکەن زۆر باشە عادەتەن وەکو ئەم گوڵە جوانە هەر لە بیدایەتەوە لە پشووی هاوینە خۆی حاضر کردووە جلوبەرگ با بڵێن دەفتەر و پێداویستەکانی مەکتەب و زۆر بە تمۆ حەبە ئەوەی مەکتەبێت و بچێ ئەمە گرفت نییە بەڵام عادەن ئەو مناڵانە وەکو نیشانە چۆن بیاناسینەوە سەرەتا هەر زوو کە باسی مەکتەبی لە ئەگەڵەکرێ و پێی وترێت کە تۆ ئەم ساڵە چیتە مەکتەب و مەکتەب دەست پێەکەی ترسێکی بۆ دروستە بێت ئەڵێ ناچم ڕەفزیە کاتەوە زۆر بە زەحمەت دێ بۆ شتکڕین بۆ جلکڕین بۆ بازاڕیم بەڵێ خۆی لێ دەستێتەوە وەکو ئەو نیشانانێکی ئێمە بتوانین ببینین نیشانی تری هەیە یەک نیشانە جەستەی یەکان بەڵێن تووشی سەر ئێشەیەکە بێت لەوانێ بەڵێن دڵە کوتەی زیادە بێت ڕەشانەوەی لەگەڵە بێت با بڵێن سوور هەڵگەران و ئاڕەخکردنەوەی ئەبێت کە عاتەن ئەو کاتەنێک کە تۆ ئەینێری بۆ مەکتەب نیشانەی سلوکی ئەبێت بۆ ماندیبوون هەنا سەبڕکەم گریان بە هەموو شەوەیەک مەکتەب ڕەفز دەکاتەوە عاتەن لە بەیانیان زۆر با بڵێن بە لەشێکی سووکەوە هەڵناسێت و خۆی گۆڕێت و با بڵێن نیشانە با بڵێن ئەتوانین پێی بناسینەوە مەڵێ ژینە ئەو ڕووم ئەس دەبێت سۆرانی تێدەگەی ئەکیت بە سوورانی قسەش لەگەڵ وڵام دەدەیەوە ئەوڕۆ هیچ ماندی بووی لە قوتابخانەیان نە ماندی بووی یعنی تواستای دناواستای حتى ساعات چەند تول دەوامەوی تقریبا ساعت سێ ئێواری ماشەڵڵا خۆتە فرۆڤینی چ خۆر هەمووی توت وینە هات کێ بووتە کڕی وینە ڤینواری وینێ پسکێت و شەربەت ژینە پرسیارێکەوە دی دڵ مامۆستایکم بڵۆ ڕوخسەتۆتە بڵۆ خواردنیش کاریگەری هەیە لەسەر قوتابی ها حەزی لە خوێندن بی ئەو کەشوهەوای ناو قوتابخانە بەعام کەشوهەوای ماڵەوە و کەشوهەوای قوتابخانە هەردووشان هاوکارن بۆ ئەوەی مناڵەکە حەزی لە قوتابخانە نەبێت یاخود بۆ ئەوەی حەزی لێی بێت باشە اینجا تەعاملی مامۆستا دەور ئەبینێت لەوەی ئایا ئەم مناڵە بەڕاستی دڵڕاوکەی مەکتەبی بۆ دروست بێ یان دڵڕاوکەی خوێندن تەعاملی خوێندکاری تر چونکە سەبەبی دروستبوونە کەسێ تۆ ئەم مناڵە ئەنێلیتە ژینگەیەکی تازەوە تۆ ئەبێ مناڵە لە ماڵەوە حازرکەیت تێی بگەێنی کە با بڵێن مەکتەب چییە چۆنە فبۆیە تەعاملی مامۆستا تەعاملی دایک و باوک بەس شێوەیەک پێناسەی مەکتەب و خوێندن لای ئەم مناڵە ئەکەن یەکسەر توێ لەو ناو چارەسەریەکە ئەگەر یەکێک ئەو مشکلەی هەبی ئەگە بە کورتی باسکەین چارەسەریەکە چیە بەڵێ چارەسەری زۆر مهمەکە بکرێت هەندێک شتی عملی هەیە کە دایک و باوکەکە لە ژیانی ڕۆژانەیە بیکەن هەندێک شتی تریش هەیە کە ئەتوانن بە بڵێن تەرکیزی بخەنە سەر چارەسەری چیە یەک چارەسەریکە خۆی لە ماڵەوەیە لە مەکتەبە لە دەرەوەی مەکتەبە لەم سێ شوێنەیە ئەگەر ئێمە دابەشیکەین یەک لە ماڵەوە چارەسەری چۆنە ئەبێت تۆ بە ئەم مناڵە فێری حەلکردنی کێشە بکەی باشە و لەم مناڵە بگەێنی کە مەکتەب شتێک نییە کە تۆ ئەتەوێ بەڵکو مەکتەب شتێکە کە ئەمە مەسئولیاتە لەسەر تۆ کە بەڕاستی بچی بۆ مەکتەب باشە اینجا عادەتەن ئەو مناڵانەی کە گریان و خۆتزیینەوە لە مەکتەب و ئەمانەیان هەیە ئەبێت تۆ لەم دیوە بۆیان سوڕیتەوە چەند شتێکی تریان بەغێر مباشر فێرکەی بۆ ئەوەی وردە حەزیان لە مەکتەبێت چۆن
بس اگر کورتی چونکی دەمە خلاص ئەم مناڵە با بڵێن فێری حلکردنی هەنێ مشکلی ڕۆژانێ بکەی فێری ئەوەی بکەی کە چۆن جلوبەرجی خۆی حازر ئەکات فێری ئوتۆکردن و قاڵبکردنی جلەکانی بکەی فێری ئەوەی بکەی کە چۆن دەفتەر و کتابەکانی بڕێت با ئۆتۆکردن تێدا نەبێت فێری ئەوەی بکەی چۆن با بڵێن دەفتەر و کتێب و ئەمانەی لە شوێنێکە دانێت چۆن کتێبی خۆش بوێت چۆن دەفتەری خۆش بوێت ئیتر پێش ئەوەی کە تۆ پاڵی پێ بنی بچێ بۆ مەکتەب تو ئەم ئەبێ ئەم شتانەی فێرکەی باشم ئەمە ئەوە دوو دایک و باوک ئیسیفادە لە تەجروبەی مامۆستا بکە لە مەکتەب ئیتیفاقیان هەبێ بەیەکەوە ئایا چۆن ئیسیفادە لە تەجروبەی مامۆستا بکە ساڵانی ڕابردوو چۆنە مشکلیان حەل کردووە کورت و کرمانجەکە پەیوەندیی باش لەگەڵ مامۆستان هەبی دایک و باوکان گەلە سپاس ئەگەر هەر ئەمە نەبوو ئاخر شت کە دایک و باوکەکە بیکات و کە مناڵەکە هەڕەفسی کردو تووشی گریان و تووشی زعفاتی نفسی بوویەوە و تووشی سترێسێکی زۆر دەرونی بوویەوە ئەوە ئاخر شت کە دایک و باوکەکە بیکات پێویستە بەڕاستی سەردانی چارەسەرکردنی دەرونی سەردانی معالجەیەکی دەرونی گەلک سپاس بۆ مامۆستا حەسەنی بڕۆ ماڵیکەری چارەسەرکاری دەرون ژینە سبەی دە ساعت چەند جیادەوامێ ساعات سپێدی زی و هەکەتم مۆزم بی وەکیتم مۆزم بی هندی ملیەتی تو هەستی بیا چێ مامۆستا ژینەوە بخێرهاتی گەلک سپاس بووتە هەر بشی بیبیا سەرکەفتنی بۆ گەلک بخێرهاتی ئەڕۆین بای ژینە